بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی چواردەی تەمووزی 1958. چواردەی تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی شەشەم. پارتی دیموکراتی کوردستان پاش شۆڕشی چواردەی تەمووز. پاش ڕابوونی شۆڕشی چواردەی تەمووز، پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکەم جار پاش دابەزراندنی بە ئاشکرا چالاکی خۆی دەست پێ کرد بێ ئەوەی پۆلیس و ئەمڕێی لێ بگرن. خەڵکی کوردستانیش لێی ئاڵان و پلەی بەرز بووەوە، بە تایبەتی دوای گەڕانەوەی سەرۆکەکەی لە یەکێتی سۆڤیەت. بە درێژایی سەردەمی پاشایەتی پارتی بەنهێنی دەجوڵایەوە و هەرگیز ئیجازەی ڕەسمی نەدرایە. لە سەرەتای دامەزراندنیەوە تا چواردەی تەمووز 3 کۆنگرەی گرتبوو. سەرکردایەتی شۆڕش بایەخێکی تایبەتیدا بە پارتی، چونکە دەیزانی چی دەورێکی لە پاراستنی کۆماردا هەیە. پەیوەندیکی گەرمی لەگەڵ پارتیدا پێکەوە نابوو، بە تایبەتی لەلایەن عەبدولکەریم قاسمەوە. جاران سەرەڕای ڕاونەرانی لەلایەن دەستگای ئەمنی پاشایەتیەوە لە ناوخۆشیدا پارتی بەهۆی گیر و گرفتی تۆپەڵەبوونی ڕیزەکانیەوە ڕێی پێشکەوتنی گیرا بوو. لە کۆنگرەی سێیەمدا نێزیک بوو لەت ببێ کاتێ بڕیاردرا هەمزە عەبدوڵڵا لە کار بوەستێندرێ، چونکە ئەو برای ئەحمەد هەر یەکە باڵێکی حیزبیان لەگەڵدا بوو. کاچی پارتی هەرتوانی قەوارەی خۆی بپارێزێ و درێژە بە خەباتی خۆی بدە. مامۆستا عەلی عەبدوڵڵا دەڵێ لەسەر ئەو ڕاپرسەی بارزانی کە جەلال تاڵەبانی کاتی سەردانی لە مۆسکۆ هێنابووی، پەیوەندی بە هەمزە عەبدوڵڵاوە کرا و سەرکردایەتی پارتی لەسەر قسەی بارزانی زیاتر نەرمی لەگەڵدا بەکارهێنا. لە ساڵی 1950دا هەندێک سەرکردە و کادری حیزبی شیوعی عێراق لقی کوردستان هاتنە ناو پارتیەوە. جا بۆ ئەوەی یەکەتی پارتی بپارێزرێ و هیچ گیر و گرفتێک نەیەتە پێش، بڕیاردرا ناوی پارتی بگۆڕێ و بکرێ بە پارتی دیموکراتی یەکگرتووی کوردستان. پاشان لە کۆنگرەی چوارەمدا گەڕایەوە سەر ناوەکەی خۆی پارتی دیموکراتی کوردستان. دوای ڕابوونی شۆڕشی چواردەی تەمووز و گەڕانەوەی بارزانی سەرۆکی پارتی لە یەکێتی سۆڤیەت دەرکەوت، خەشت و خاڵی ناوکۆکیە کۆنەکە هەرماوە و ڕێگە دەگرێت لە پێشکەوتن و گونجان لەگەڵ ئەم بارە نوێدا. هەمزە ڕێگەیەکی گرتبوو کەوە دووکەوتنی سیاسەتی حیزبی شیوعی عێراق بوو. پارتی کردبووە لەقێک لە لەقەکانی حیزبی شیوعی و ئەو لایەکەی تری تاوانبار دەکرد بە ڕازڕەوی و دووکەوتنی بۆرجوازی عەرەبی. بارزانی لە سەرەتاوە هەڵوێستی مامناوەندی ڕەچاو کرد و ویستی ناکۆکی نێوان ئەو دوو باڵە بە شێوەیەکی ئارام لە ناودا هەڵگرێ. بەڵام لای هەمزە درێژەی بە ڕێگەی خۆیدا و هەندێک لە فەرماندەکانی حیزبی شیوعی بە تایبەتی کوردەکانی بە ئاشکرا دەستیان لە کاروباری پارتی وەردەدا. بەوەی هەمزە و دار و دەستەکەیەوە ئەم دەستێوەردانە گەیشتە ڕادەیەک چیتر قبوڵ نەدەکرا. لای هەمزە زیاتر بەسەر پارتیدا زاڵ بوو. هەندێک لە ئەندامانی دەرکرد و هەندێکیشی لە کار وەستاندن وەکو برای ئەحمەد و جەلال تاڵەبانی. ناکۆکی گەیشتە ڕادەیەک ماترسی لادبوونی لێ دەکرا، چونکە هەر بە سەرۆکایەتیەوە نەوەستا بوو، گەیشت بووە بنکەکانیش. لەسەر ئەوە بارزانی بڕیاریدا ڕاستەوخۆ بێتە پێشەوە و سنوورێک بۆ ئەم بارە ناخۆشە دابنێ. جا لە کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیدا ڕۆژی 30 حوزەیرانی 1959 هەندێک بڕیاری بنابڕی دەرکرد وەکو لە کاروەستاندنی هەمزە عەبدوڵڵا و هاوڕێکانی خەسرە و تۆفیق و نەژاد ئەحمەد و ساڵح ڕوژدی و حەمید عوسمان و ساڵح حەیدەری. بۆ ڕۆژی دواییش دەستەیەک لە کادری پارتی و پاسەوانانی بارزانی چوونە بارەگای پارتی و هەرکەس لە دەستە و تۆپەڵی هەمزە لەوێ بوون و دەریاننان. هۆیەکان و پێداویستی ئەم کردەوەیە هەرچۆنە بێ ئەوەی زیانی گەورەی لەم بارەیەوە پێگەیشت پارتی بوو کە هەندێک لە کادری هەرە لێهاتووی خۆی لەدەستدا. زۆر تەقەلا لەگەڵ هەمزە و برادەرەکانی درا بێنەوە کۆبنەوەی کۆمیتەی ناوەندی و نەهاتن. هەمزە نامێکی بۆ بارزانی نرد و وریای کردەوە کە لە براییم و تۆپەڵەکەی خافڵ نەبێ، چونکە ڕاستڕەون و دڵسۆزی پارتی و بارزانی نین. لە کۆتایی نامەکەیدا دەڵێ من بە دڵسۆزیەوە پێتان دەڵێم ئەم نامەیە هیوای ئەوەی بڕی کە ناکۆکی ناوخۆی پارتی چار بکرێ و بارزانیشی زۆر تۆڕە کرد. من دڵنیام لەوەی ئەگەر هەمزە و هاوڕێکانی باتنایە بۆ کۆبوونەوە دەقی بڕیارەکە جۆرێکی تر دەبوو. ڕاستە هەمزە و هاوڕێیەکانی پارتیان بەرەوە دووکەوتنی تەواوی حیزبی شیوعی عێراق برد و ئەگەر ئەم بارە وەکو مانگەکانی سەرەتای ساڵی 1959 بڕۆیشتایە پارتی سەر بەخۆی خۆی لە کیس دەچوو دابووە لەقێکی سەر بە حیزبی شیوعی عێراق.
ئەویش ڕاستە کە هاتنە پێشەوەی ڕاستە و خۆی بارزانی کارەکەی بە سوودی سربەخۆیی پارتی بڕاندەوە و سامیان ڕۆیشتووی پارتی جێڕایەوە. بەڵام وە نەبێ ئەو شێوەی بەکارهێنرا باشترین شێوە بوو بێ بۆ نەهێشتنی ئەم جۆرە ناکۆکیانە و زۆریش ڕق بوو. باشتر وا بوو لەبەر خاتری بەرژەوەندی پارتی ئەم کێشەیە بە نەرمی و لە ڕووی پرۆگرامەوە چارە بکرایە. چاوەڕوان بوونایە تا کۆنگرەی چوارەم لە سەرەتای تشرینی یەکەم 1959دا بگیرێ یا کاتی گیرانەکەی پێشتر بخرایە. بارزانی زۆر ڕێزی لە هەمزە دەگرت و پێی لەوانی تر باشتر بوو سەرەتاش لەگەڵیدا ڕۆیشت. بەڵام هەمزە لەم کاتە ناسکەدا نە بەرژەوەندی خۆی و نە بەرژەوەندی پارتی لە بەرچاو نەگرت. ڕووداوی و ڕۆژانە بووتە پارچەیەک لە مێژووی پارتی. ئەوەی دەبێ من پەنجەی بۆ ڕاکێشم هەڵوێستی هەمزە پاش ئەو کردەوەی لەبارەی ویەوە کرا هەڵوێستی بەرپرسیارانە بوو. کارێکی وای نەکرد ببێتە هۆی لەدبوونی پارتی و پێویستە ئەم هەڵوێستەی وی ڕێزی لە بژیرێ. لە بیرمە کاتێ پاش 11 ئاداری 1970 هات بۆ چاوپێکەوتنی بارزانی گەلێک ڕێز و قەدری گرت. بڕوانە بەڵگەکانی 6 تا 19. هەڵوێستی سەرۆک هۆزانی کورد بەرامبەر شۆڕشی 14 تەمووز و پارتی. شۆڕشی 14 تەمووز ئاسوویەکی فراوانی لە بەردەمگەلی عێراقدا کردەوە. یەک لە بەرهەمە گرنگەکانی وی یاسای چاکردنی کشت و کاڵ بوو. لە 30 ئەیلولی 1958دا زەعیم عەبدولکەریم قاسم ئەو یاسایی ڕاگەاند. بەپێی ئەم یاسایە ڕادەی هەرە زۆری خاوەن مڵکی کشت و کاڵ لە زەوی بەراو هەزاران دۆنم و لە زەوی دێمەکار 2000 دۆنم دانرا و هەرچی لەوە زیاتر بێ بەسەر جووتیارەکاندا دابەش دەکرا. با پارچەی بچووکی 3 دۆنم بۆ زەوی بەراو و 6 دۆنم بۆ دێمەکار. لە پێش شۆڕشدا سنوور بۆ خاوەن زەویدا نەندرابوو. دەرەبەگی وا هەبوو 1 ملیۆن دۆنم زەوی هەبوو. ئەگەرچی دەرەبەکی کوردستان بۆ چەوساندنەوەی جووتیار لە دەرەبەگی ناوەڕاست و خوارەوەی عێراق جیاواز نەبوون. بەڵام ئەو هۆی بەرەمێنانی دەرەبەگی عەرەب بوویان دەرەبەگی کورد نەی بوو. چونکە زۆربەی هەرە زۆری دەرەبەگە عەرەبەکان ئەو زەویانی بوویان بە پێی وەرز نەدەگۆڕان و حکوومەتیش لە ڕووی تەکنیکی کشت و کاڵیەوە یارمەتی باشی دەدان کە دەبووە هۆی پوچانەوەی وردە خاوەن مڵک و زەویەکان با گورجی دەکەوتنە دەست خاوەن مڵکە زلەکان. لەم یاسایەدا چۆنیەتی باری کوردستان لە بەرچاو نەگیرا بوو. چونکە خاوەنی هەزاران دۆنم زەوی بەراو لە ناوچەکانی ناوەڕاست و خوارودا بە خاوەن مڵکی مام ناوەندی دەژمێردرا کاچی لە کوردستاندا بە خاوەن مڵکێکی زۆر زل دادەندرا. لە سەرەتادا یاسای چاکردن دەستێکی باشی لە دەرەبەگ وەشاند. بەڵام گۆڕانێکی بنەبڕی بۆ ژیانی جووتیارانی کوردستان بەدینهێنا. حکوومەتیش بۆ ئەوەی ئاغا ڕاکێشێتە لای خۆی و دژی بزوتنەوەی کوردایەتی کەڵکیان لێوەربگرێ جێبەجێکردنی یاسایەکەی پشتگوێ خست و زۆر دەرفەتیدا بە ئاغا لەسەر حسێبی جووتیار. پاش ڕابوونی شۆڕشی 14 تەمووز هەڵوێستی سەرۆک هۆزەکان وەکو یەک نەبوو. هەندێکیان دڵسۆزی خۆیان بۆ شۆڕشی 14 تەمووز دەربڕی و لایەنی پارتی دیموکراتی کوردستانیان گرت و بەڵێنی وەفایان بە بارزانیدا. هەندێکیشیان بە پێچەوانەوە تەنانەت بڕێ لە سەرۆک هۆزەکان لە ڕقی عەبدولکەریم قاسم و پارتی دیموکراتی کوردستان و بارزانی چوونە ناو حیزبی بەعسەوە. هەندێکی تریشیان بە بێگانە هەڵخەڵەتان و خۆیان بۆ یاخیبوون دژی ڕژێمی شۆڕژگێڕی عێراق ساز کرد وەکو شێخ ڕەشیدی لۆلان. ئەگەرچی پاش شۆڕشی تەمووز تا کۆتایی ساڵی 1959 دەرەبەگ دەسەڵاتیان نەمابوو بۆیان نەدەکرا وەکو جاران جووتیار بچەوسێننەوە و بە دڵ ئامادە بوون هەرکردەوەیەک دژی کۆمار بێ بیکەن. بەڵام کردەوەی هەندێک لە سەرڕۆیی بەرگری میلی و ڕەفتاری و جووتیارانی بەهەلیان زانی تۆڵە لە دەرەبەگ بکەنەوە کە چەندین ساڵ بوو دەیان چەوساندنەوە و لەسەر حسابی ئارەقەی نێوچەوانیان دەوڵەمەند دەبوون. هەندێک لەم کردەوانە لە تام دەرچوو لە زۆر کاتدا دەگەیشتە قوشقی کاریەکی وە کە قبول نەکرێ و هەندێک دەرەبەگ قبولیان نەکرد. هەر لە سەردەمێکدا دابینکاریەکی وا نەبێ چاودێری چینەکانی کۆمەڵ بکات و هەریەکەیان لە سنووری خۆیدا ڕاگرێ و یا یاسایەک نەبێ دادکار و فەرمانڕەوا بێ. ئەوە ڕاستەقینە لەناو دەچن و ئاژاوە هەموو لایەکی ژیان دەگرێتەوە. هەر ئەوەش بوو لە یەکەم ساڵی تەمەنی شۆڕشدا ڕوویدا. پێم وایە هۆکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی شارەزایی و کەمی ئەزمون لەناو ئەم دەوڵەتە تازەیەدا و ئەم حیزبانەدا. ژمارێکی زۆر لە سەرۆک هۆزانی پێشدەر ڕایان کردە ئێران و ژمارێکیش لە ناوچەکانی تر خەریک بوون ڕابکەن بۆ تورکیا. لەو سەردەمەدا پەیوەندی هۆزایەتی زۆر بەهێز بوو. ئاغا خۆی بەتەنیا نەدەڕۆیشت بگرێ ژمارەیەکی لە هۆزەکەی لەگەڵدا دەچوو بەرەو چارەنووسێکی نادیار. بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە خۆیان و ماڵ و منداڵیان چیان بەسەردێ.
لەولاشەوە هەردوو حکومەتی تورکیا و ئێران ساز بوون ئەم دەرەبەگانە پێشوازی بکەن و چەکیان بدەنێ و ڕێگایان بدەن هەڵکوتنە سەر بنکەکانی عێراق لەسەر سنووردا کە ئەمەش هەڕەشێکی گەورە بوو بۆ شۆڕش و کۆماری ساوە. عەبدولکەریم قاسم داوای لە شێخ ئەحمەدی بارزان کرد کە قسەڕایی خۆی بخاتە کار لەگەڵ ئاغاوەتە ڕاکردوەکانی ئێران تا بگەڕێنەوە. بەڵێنیشی دادرێتێ ئەو مافانەی یاسا بۆی دیاری کردوون بیاندرێتێ. یاساش دەستگاکانی دەوڵەت بەجێ دێن و ناهێڵن هێزی بەرگری میلی خۆیان تێبگەنن ئەگەر ئەوان دڵسۆزی دەوڵەت بن و خەریکی ئیشوکاری خۆیان بن و هیچ پەیوەندیەکیان بە ئێران و تورکیاوە نەمێنێ. کەوتنە نێوانەکەی شێخ ئەحمەدی بارزان زۆر باش سەری گرت. ژمارەیەکی زۆر لە ئاغای ڕاکرد و گەڕانەوە. سەیر لەوەدایە ئەو سەردەما هەڵسەنگاندنی چاکە و خراپە دوو سەرە بوو. ئێساش هەروە ماوە. ئەو ئاغایی لایەنگری حیزبی شیوعی بووایە بە ئاغای دیموکراتی پێشکەوتو دەژمێردرا و هەر ئاغایەک بەلای پارتیدا بووایە بە کۆنە پەرست و دواکەوتو دەزاندرا. ئەو چەند کەسەش کە لایەنی حیزبی بەعسی عەرەبیان گرتبوو بە یەکێتی خواز ناو دەبران. لە گەرماوگەرمی ململانی هێزە سیاسیەکاندا یان لە کاتی بەرەو ڕوبەڕووبنەوە لەگەڵ حکوومەتدا یاسای چاکردنی کشت و کاڵ دەوەستێنرا و لە هیچ ناوچەیەک بە یەک شێوە جێبەجێ نەدەکرا و دوجار بۆ جوتیاران بوو بە بەڵا. هەر کاتێ ئاغایەک راپۆرتی لە جوتیارێک بدایە دەستبەجێ ئەو جوتیارە بە تاوانی ئەوەی گوایە بووەتە پارتی یان نانی داو بە پێشبەرگە. پاشۆڕشی ئەیلول لە زەوی خۆی دەردەکرا. زۆر جاریش ئاغا فەرمانی کوشتنی جوتیارێکی دەدا و حکوومەت هەر بە خەیاڵیشیدا نەدەهات. لە ساڵەکانی 60دا ئاغا لە ناوچەکانی ژێر دەستی میریدا پێویستترین تاوانیان دەرحەق بە جوتیاران کرد. ئەو ئاغایانەی هەڵوێستی نیشتیمانی خۆیان پاراست و بەرژەوەندی خۆیان فیدای بەرژەوەندی گەل کرد زۆر کەم بوون. لە ناو زۆر لە هۆزەکاندا هەبوون دەهاتنە ناو شۆڕش و هیواش هەبوون داچوونە لای حکوومەت. بڕوانە بەڵگەی ژمارە 20-22.